لە سلێمانیە بژار دەم باش بژار ئەگەر زانیاری تابن ناڤەرۆکە جوینێ لەسەر چییە؟ قوربان بیتە لای من ئێستا مقابلەتەکە بەڵێ شوان سڵاوت لێ بێم کاتت باش دیارە دوایەوەی کە دوێنێ بەشێک لە کەمەندامانی سنووری پارێزگای سلێمانی لە بەردەم مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی کوردستانە گردبوونەوەیکیان ئەنجامدا و ناڕزایەتی خۆیان سەبارەت بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەربڕی دیارە ئەمڕۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هاتووەتە نێو شاری سلێمانی و لێرەدا لا بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی لەگە بەشێک لە کەمەندامان و ڕێکخراوەکانی کەم ئەنجامان و بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتیدا لە کۆبوونەوەدان و وا بڕیارە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ناوەڕۆکی کۆبوونەوەکە و زانیاریانەی کە باسییان کردو ئاماژەی پێ بدەن بەڵام بەدەر لەوە شوان دیارە دوایەوەی کە حکوومەت هێرمی کوردستان وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی ڕاستپەر بۆی کە چاو بخشێنێتەوە بە موچەی کەمەندامانە و بتوانێت بژارێکی تێدا بکە بۆی کە ئەو کەسانی کە وەک پێویست نین موچەکانیان ببڕدرێت دیارە بە پێ ستانداردێک کە لەلایەن حکوومەت هێرێمەوە دەنراوە هەر کەسێک ڕێژەی کەمەندامەکەی لە خوارش لە 165ەوە بێ ئەو موچەی مانگانەی کە لەلایەن حکوومەت هێرێمەوە بۆی بڕابوانێ لی دەبڕێت و ئەمڕۆژ دیارە ئەو ناوانی کە لە پشتی منەوە هەڵواسراوەک دەبینی و هاوڵاتیانە دێخنەوە ناوی ئەو هاوڵاتیانی تێدایە ناوی ئەو کەمەندانەی تێدایە کە ڕێژەی کەمەندامەکەیان بە پێ ئەوڵ سەنگاندنەوێت کە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بەیانکراوە لەسەر 65 ئەوان ناوێن هاتوێتەوە بەڵام بەشێکی تر هاوڵاتی من لێرە لەگەڵمان ناڕزایەتی ئەوان هەیە کە کەمەندامەکەیان لەسەر 65 شەوەی بەڵام ناویان لەو لیستەدانیەوەتە موچەکانیان بڕاوە لەلایەن حکوومەت هێرمی کوردستان و وەزارەتی کار و کاربەری کۆمەڵایەتیەوە من بۆی کە بچمە لای هاوڵاتیانە گیرروگرفتی ئەوان بە وردی بزانین دەچمە لای بەشێک لەوان دادەعەزێت کەشیتە ئێرە بەڕێزت خاوەنی کەمەندامێکی تووە ناوی هاتۆ تویان هاتووە؟ نەخێر نهاتەوەتەوانێ. کەمەندامێکی تۆ چییە؟ شەلەلی ئەتفالە. بەڵێ چی بۆ کراوە؟ بۆ نەکراوە تا ئێستا ناوەکەم بە 5 ڕۆژ لە عەربەت و یەم ناوم نییە. پێت ناڵێن هۆکاری ناو ناتنەوەکەی تۆ؟ وەڵا ناڵێن پێم ناڵێن. پێشتر موچەکەت چەند بوو؟ وەڵا هەست 300 بووم جا بوو بە 150کەیان بڕی ئیتر ئێستا لە 9 مانگە نایاناوێنێتی. واتە ئێستا ناوی توی تیانێ لە کەمەندامێک؟ نەخێر ئومێد محەممەد ئەحمەد کەریم. ناوی کوڕەکەتە؟ بەڵێ خۆم پیرۆز ئەحمەد. زۆر سپاس. شایانی نیاز. حاجیان سڵاوت لێبێ. بەڕێزت عەفو هاتوویت بۆی کە ناوی خۆت بەزیتۆ لەم قایمەیە بەڵام ناوی توی تەیە؟ نەخێتیان نییە. هۆکارەکەی چییە؟ وەڵا هۆکارەکەی ترەوە حکومەت دەزانێ هۆکارەکەی ئەوە هەوێکەیەتی 21 ساڵە هینە مادی 91 لە 90 دەوانەی نەخۆشە ئەوە نەخۆشیەکەیەتی ئەوە جۆی نەخۆشیەکەیشیان ئەوەتانی. نەخۆشەکەی توۆ چییە؟ شیزۆفرینیایە. با کەمەندام هەژمار نەکراوە ئێستا؟ با کەمەندامەوە 20 ساڵ من عاشورێکمەوە ساڵێکم عاشی نییە. ئێستا بڕاوە؟ ئێستا ناوی هەیە نەموچێشی هەیە. واتە ناوی ناتۆ تۆ لەوانی کە لەمە دوام ئەمی گەڕام تیان نییە. ئێوە چیەکەن هەڵوێستان چیە؟ وڵاتی داوا لە حکومەت دەکەین سایەکەمە بکە. من بۆ خۆم ئەوەتانێ 10 ساڵ لە ئێران بووم ئەوە هەوێ کە 10 ساڵ ئاواری ئێران بووم ئەوە هەوێکەمە بیا معارزە و پارەم بەنی ئەویشیان هەر ون کرد ئەوەتەوە هەوێکەیە. ئەو کوڕی تۆ هەروە بۆ لە سەرەتەوە؟ نەخێ لە ڕاکردنەکەیرا بە عەرزا سەریرا بکە لە بیسۆنی جادەیە تووشی پەرکەم بوو. هەڵسەنگانی بۆ کراوە کە بزان ڕێژەی کەمەندامێکی چەندە؟ بەڵێ بۆی کراوە و دوێنێ پێرێکم ڕەقەمی ناوە لای دووسەرەکەی کەوە ئەوە ڕێژەی نەخۆشیەکەیەتی ئەوەش عایی محەممەد تایرە. چەندی لێ نووسراوە لە سەر 65 لە خوار 65؟ لا لە 65 بەرەسەر وازانم 70 شتێکی وایە. بەڵام ناویشی نات؟ ناویشی نەهاتانی و ئەوە ناوەکە هەمی گەڕامتیانی 3 ڕۆژە گەڕێ. شوان ئەمە گیرروگرفتەکەیە کە بەشێک لەو کەمەندامانە پێوی دەناڵێنن و ناوداتۆتەوانێ؟ ئەوستا ئەمە یەکێکە لەو کەمەندامانە یاخۆ خاوەن پێداویستی تایبەتانی کە لەگەڵمایە ئەندامێکی جەستەی کە قاچێتی لەدەست داوە بەڵام لەگەڵ ئەوەشە ناوی ناهاتۆتەوانێ. ناو ناتۆ؟ نەخێر هەتا ئێستا ناوم ناتۆتەوە لەوە پێش معاشم هەبوو بەس ئێستاکەنا ئەم هێنەی تێکەوتۆ ناوم ناتۆتەوە ناومیتیان نییە. پێت نەوتراوە کە هۆکارەکەی چیە خود چاوەڕی وەڵامی؟ نەوەڵی کوتیان چاوەڕی وەزیرکەن وەزیر بزانین شتێکمان بۆ بکایە کەچی هیچ هەواست لێدە چاوەڕێەکەی. هەڵسەکاندن بۆ کەمەندامێکت کراوە کە بزان ڕێژەکەی چەندە؟ لە 165 بەڵێ لە 165. ئەی چۆن ناوی تو؟ ناوی تیان نییە هەتا ئێستا ناوم ناتۆتەوە سەیرم کردووە هەموو قایمەکە ناوی منی تیان نییە. ئێستاکەنە لێەکەنە چاوەڕی وەزیریەکەم بزانین چیمان پێڵێ. ئێستا وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە کۆبوونەوەیە لەم بینایی بەردەم ئێمەدا چاوەڕێواکەن لە دوای کۆبوونەوەکە یاخود لە دوای ئەوەی کە کوێوە سەرکاری خۆی وەگەڕایە بۆ هەولێ بتوانێت کارێک بۆ ئێوە بکەن؟ بەڵێ
ئیشەڵڵا بەشکم بۆ مام بکە ئێمەش کەمەندامی هیچی معاشی کەمان نێوە غێری و 150,000 نەبێ داواکاریتان واللهی داواکاریمان بەس ئەوەیە بۆ مام بکاتەوە و جۆرەیە ئەو 150,000مان بۆ هینکاوتەوە نۆماگەوەرمان نەگرتووە شوان ئەمانە هەمویان خاوەن پێداویستی تایبەتنەوەی لێرەدا هەن تەنها ناوی ئەو کەسانە دەرچووە لێرەدا کە بۆ دیوارەدا هەڵواسراونەوە بەدەر لەوانە هەموو ئەو هاوڵاتیانی ترکە بەشێکان لە قەزانەحەکانی چواردۆری پارێزگای سلێمانی شۆ هاتوون هیچیان نایان ناوتۆ بەڕێز نایەوە دەنوچە من معاشم هەیە معاشەکەم کەمە ئێستا ئەوم هەیە چەشمان کێوەرم نەگرتم معاشەکەم ناویش میتیان نییە کەمەندامەکەی تۆ چی ئەنجا 185 ئارە وەڵا ناویشە ناتۆ ناوەتەوە ناوە ئەمە بەشەکە لەو کێشانە شوان کە بەپی هەڵسەگەر ئەگەر بتوانێت ژمارەیەک